سڵاو بینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. راپۆرتێک لەسەر لە ناوبردننی بانقەستی ژینگەی کوردستان، چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی هاتووچۆ لە مەهاباد، ماڵاوایی لە ژیانی تێکۆشەرێکی دێرینی کۆمەڵە لە نۆتشە، سازکردنی پەروەندە بۆ دوو شارۆمەندی بەهایی لە مازەندەران، ناڕوونی چارەنووسی عەلی محەممەد پریسیایی لە گرتوخانەی ئیتلاعاتی دێهدەشت، خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان، گیان لە دەستانی 90 کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا و سوکایەتیکردنی تاڵەبان بە ژنانی وەلایەتی سەرپۆل لە ئەفغانستان. درێژەی هەواڵەکان. راپۆرتێک لەسەر لە ناوبردننی بانقەستی ژینگەی کوردستان بە پێی هەواڵی گەشت و ڕێژەی ئاگردانی دارستانەکانی کوردستان بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی دیکەی ئێران زۆر بەرزترە و ئامارەکان نیشانی دەدەن کە ڕژیم بانقەست ژینگەی کوردستانی کردوەتە ئاماج. بە پێی زانیاریەکان پارێزگای کوردستان لە بواری ڕێژەی سووتاندنی دارستان لە سەرووی ڕێزبەندی پارێزگاکانی ئێراندایە. لە یەک ساڵی ڕابردوودا ئاماری سووتانی دارستانەکان لە ئێران بە ڕێژەی 412% زیادی کردووە. لە پارێزگای کوردستان 267 بابەت سووتانی دارستان تۆمار کراوە و بەو هۆیەوە 3371 هێکتار جەنگەڵ لە ناوچووە. لە پارێزگای فارس 192 بابەت تۆمار و 1443 هێکتار جەنگەڵ سوتاوە. لە پارێزگای لوڕستان 176 بابەت ئاگرگرتنی دارستان ڕووی داوە و بەو هۆیەوە 1209 هێکتار جەنگەڵ لە ناوچووە و لە پارێزگای گۆڵستان 160 بابەت تۆمار کراوە و 36 هێکتار لە دارستانەکانی ئەو ستانە سوتاوە. هەموو ئەو ئامارانە بە جوانی دەری دەخەن کە ڕژیم بە ئەنقەست هەوڵی لە ناوبردنی سروشت و ژینگەی کوردستانی داوە. چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی هاتووچۆ لە مەهاباد. ڕۆژی یەکشەممە 26 سەرماوەس ئیسماعیل کەیکاوس بەڕێوەبەری پۆلیسی هاتووچۆی نەغەدە مەهاباد ڕایگەاند لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 12 ڕووداوی هاتووچۆ کە بوونەتە هۆی گیان لە دەستانی هاونیشتمانیان لە ڕێگەی سەرەکیەکانی مەهاباد ڕوویانداوە و بۆ هۆیەوە 19 کەس بوونەتە قوربانی. بەوتەی بەڕێوەبەری پۆلیسی هاتووچۆی مەهاباد زیاترین ڕێژەی ڕووداوەکانی هاتووچۆ لە ڕێگەی سەرەکی نێوان بۆکان بۆ مەهاباد ناسراو بە جادەی بورهان بووە بە جۆرێک کە 60% ڕووداوەکان لەو ڕێگایەدا ڕوویانداوە. ئەو ڕووداوە هاتووچوانەی کە بوونەتە هۆی برینداربوونی هاونیشتمانیان 40% و ئەوانەی بوونەتە هۆی زیانی زۆری مادی 30% زیادیان کردووە. ڕەحیم جەهانبەخش بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای ورمێ لەو بارەوە ڕایگەاند بەهۆی ڕووداوەکانی هاتووچۆ ئەمساڵ 400 کەس لە سنووری ئەو پارێزگای گیانیان لەدەستاوە کە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەکە زیادی کردووە. هەروە ئەمساڵ 90 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتووچۆی نێو شارەکانی ئەو پارێزگای گیانیان لەدەستاوە و 5139 کەس بریندار بوون کە بە بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەی 50% زیادی کردووە. کوژران و برینداربوونی 4 کەس بەهۆی ڕووداوی هاتووچۆی جادەی سەقز بۆ دیواندەرە. ڕۆژی یەکشەممە 26 سەرماوەس بەهۆی پێکدادانی نێوان دوو ئۆتۆمۆبیل لە جادەی نێوان سەقز بۆ دیواندەرە 4 کەس بوونە قوربانی. بە پێی زانیاریەکان ڕووداوەکە لە نێوان دوو ئۆتۆمۆبیلی سەواری و نزیک گوندی جنیان ڕوویداوە و بەو هۆیەوە دایکێک و منداڵەکەی دەستبەجێ گیانیان لەدەستاوە و باوکێک و منداڵەکەی بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانە گوازراونەتەوە. ماڵاوایی لە ژیانی تێکۆشەرێکی دێرینی کۆمەڵە لە نۆتشە بەداخێکی زۆرەوە. ڕۆژی 26 سەرماوەس کاگ عزت ئەمین ناسراو بە عزەتی حاجی عارەب تێکۆشەر و خەباتکاری دێرینی کۆمەڵە بەهۆی نەخۆشیەوە بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. کاگ عزت لەدایکبووی نۆتشە و نیشتەجێی مەریوان بوو. سابقەی تێکۆشان و خەبات دژی هەردوو حکوومەتی پاشایەتی و کۆماری ئیسلامی وای لێکردبوو کە سیمایەکی خۆشەویست و
جێگەی متمانەی ئەو دوو شارە بێت. کاگ عزت بەهۆی خەبات دژی لە سەڵاتی پاشایەتی چەندین جار لەلایەن ساواکەوە دەست بەسەر و زیندانی کرابوو. دوای شۆڕشی گەلانی ئێران و ڕووخانی سیستمی پاشایەتی درێژەی بە خەبات دژ بە کۆماری ئیسلامیدا. بەو هۆیەوە چەندین جار لەلایەن ئیدارەی اطلاعات و دام و دەستگا ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بانکێشت لێپرسینەوە و زیندانی کرا. کاگ عزت تا دوایین ساتەکانی ژیانی وەک هاوڕێیەکی وەفادار بە ئارمان و ئامانجەکانی کۆمەڵەوە مایەوە و بەداخەوە مەرگ مەودای نەدا کە ڕووخانی کۆماری ئیسلامی و گەشتن بە ئاواتەکانی ببینێت. بەم بۆنەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو ئەندامانی بنەماڵی و خەباتکاران و شۆڕەشیێڕانی شارەکانی مریوان و نۆتشە و هەورامان دەکەین و یادی زیندوو ڕادەگرین. گیان لەدەستان و برینداربوونی سێ کرێکار لە دوو ڕووداوی کاردا. ڕۆژی یەکشەممە 26 سەرماوەست کرێکارێکی بیناسازی لە سەبزەوار بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستا و کرێکارێکی دیکەش بریندار بووە. لا ڕووداوێکی دیکەشدا کرێکارێکی سیمبان لە شارستانی کوهدەشت بەهۆی بەرەقگرتووی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. بەپێی راپۆرتەکان دوو کرێکاری بیناسازی لەسەر ساختمانێکدا لە شاری سەبزەوار کاریان کردووە کە بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار تووشی ڕووداو بوون. لە ئەکامی ئەو ڕووداوەدا کرێکاری گیانی لەدەستا و کرێکارێکی دیکەش بریندار بووە. لەلایەکی دیکەوە کرێکارێکی سیمبانی خەڵکی کوهدەشت بە ناوی عەلی ئەمرایی لە کاتی کارکردندا تووشی بەرەقگرتووی بووە و ئێستا لا نەخۆشخانە لەژێر چاودێری پزیشکیدایە. پلۆمکردنی کافەیەک لە تەورس. ئیدارەی ئەماکنی تەورس ڕۆژی یەکشەممە 26 سەرماوەست کافەتریایەکی بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حیجابی ئیجباری پلۆم کرد. لا ڕاگەیاندنی پۆلیسی تەورێزدا تێکەڵبوونی ژن و پیاو، ڕەقس و سەما، تووردانی حیجابی ئیجباری و بڵاوکردنی موزیک لە مەراسمەکەدا وەکو بیانوو بۆ داخرانی ئەو کافەتریایە ڕاگەیاندراوە. شانی باسە کە لە پاش شۆڕشی ژن ژیان ئازادی گوشاری ناوەندە ئینتزامی و ئەمنیەتیەکان بۆ سەر سنفەکان زیادی کردووە و لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەدەیان کافە، هۆتێل و ڕستۆران لەلایەن ئیدارەی ئەماکنەوە بە بیانووی لە بەرچاو نەگرتنی یاسای حیجاب پلۆم کراون. سازکردنی پەروەندە بۆ دوو شارۆمەندی بەهایی لە مازەندەران. لا درێژەی سەرکوتی کۆمەڵگەی بەهاییەکان لە ڕۆژانی ڕابردوودا دادگای ئینقلابی مازەندەران پەروەندەی بۆ دوو شارۆمەندی بەهایی دیکەدا ساز کردووە. بە پێی زانیاریەکان لە قیشەشی دادسرای قایمشار لە پارێزگای مازەندەران بۆ دوو شارۆمەندی بەهایی بناوەکانی ئاناهیتا کوشکباغی و کیومەرس ئەکبەری پەروەندەی ئەمنیەتی ساز کردووە. جێگەی ئاماژەیە کە هێشتا ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆستیەی ئەو دوو هاوڵاتیە هێشتا ڕوون نەکراوە. ناڕوونی چارەنووسی عەلی محەممەد پریسیایی لە گرتوخانەی ئیتلاعاتی دێهدەشت. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ چارەنووسی عەلی محەممەد پەریسیایی شارۆمەندی دانیشتووی شارستانی دێهدەشت پاش 100 ڕۆژ بەندکران بە ناڕوونی ماوەتەوە. عەلی محەممەد پەریسیایی هاوڕێن لەگەڵ 8 شارۆمەندی دیکە هاوکات لەگەڵ ساڵوەگەری شۆڕشی ژن ژیان ئازادی لە کۆتایەکانی مانگی خەرمانانی 1402 لە شارستانی دێهدەشت لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە زیندانی یاسوج گوازرانەوە. ناسناوی ئەو هاوڵاتیانە بریتیە لە سەجاد پەریویش، بابەک ئارمین، جابر فروغی، ئیسا فروغی، محسن ئەفرەنجیان، جەماڵ ئەسکەری و حەمید دەستوانە. شانی باسە کە هۆکاری بەندکرانی ئەو 8 شارۆمەندە هێشتا ڕوون نییە. خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی یەکشەممە 26 سەرماوەست لایەنگرانی فلستین و دژبرانی شەڕ لە وڵاتانی ئامریکا، بەلژیک و نۆڕوێژ دەست بە هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان لایەنگرانی فلستین و دژبەرانی شەڕ لە شارەکانی ئۆسلۆ، هیۆستۆنی، تێکزاس لە ئامریکا و بڕۆکسل لە بەلژیک
لە ناڕزایەتی بە ژێنۆسایدی خەڵکی فەلستین لەلایەن دەوڵەتی ڕاستڕەوی ئیسرائیل خۆپیشاندانیان کردووە. ناڕازیان خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوو. گیان لە دەستانی 90 کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی یەکشەممە 26 سەرماوەست فڕۆکەکانی ئیسرائیل ئۆردوگای جەبالیایان لە باکووری غەزە بە چڕی بردومان کرد و بەو هۆیەوە 90 فلستینی گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتی نەتەوەی گرتووەکان دۆخی خەڵکی ئاوارەی غەزە کارە ساچپارە و قەیرانی خۆراک و دەرمان لە نێو ئاوارەکاندا سەری هەڵداوە. بنەماڵەی قوربانیان بەدەستی بەتاڵ سەرقاڵی دەرهێنانی تەرمی کوژراوەکان و هیچ ئیمکاناتێکیان لە بەردەستانیە. لا هێرشەکانی ڕۆژی ڕابردوو بۆ سەر ئۆردوگای جەبالیا 90 فلستینی گیانیان لەدەستاوە و بەدەیان کەسی دیکە شپریندار بوون. هاوکات بنکەکانی حیزبوڵڵا لە لوبنان و سوپای قودس لە سووریا بە موشک کراوەتە ئامانج، بەڵام ڕێژەی زیانە گیانی و مادیەکانی هێشتا ئاشکرا نەکراوە. سوکایەتیکردنی تاڵبان بە ژنانی ویلایەتی سەرپۆل لە ئەفغانستان. ڕۆژی یەکشەممە 26 سەرماوەست بەرپرسانی تاڵبان لە ویلایەتی سەرپۆل لە ئەفغانستان لە مەراسمێکدا ژنان و کچانی قوتابی و خوێندکاریان کۆکردەوە و سوکایەتیان پێکردوون. بەپێی ئەو وێنە و ڤیدیوانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە، حکوومەتی تاڵبان ئەو ژن و کچانەی پێشتر لە قوتابخانە و زانکۆدا وانایان خوێندووە پاش دوورخستنەوەیان لە پرۆسەی خوێندن لە شوێنێکی گشتی کۆکردوێتەوە و کەرەستەی کەشاوەرزی و بیناسازیان پێداون. بەرپرسانی تاڵبان ڕایانگەیاندووە کە ژنان و کچان پێویستیان بە خوێندن نییە، بەڵکو ئەبێ یارمەتی پیاوانیان بدەن و منداڵ بەخێوکە. دوا هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی 27 کەس بەهۆی بوردومانی ئیدلب لەلایەن ڕژیمی سووریا. ڕۆژی یەکشەممە 26 سەرماوەست ئارتەشی سووریا ناوچە مەدەنیە نشینیەکانی پارێزگای ئیدلەبی بوردومان کرد. بەو هۆیەوە 7 کەس گیانیان لەدەستاوە، 20 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیمی بەشار ئەسەد ناوچە مەدەنی نشینیەکانی پارێزگای ئیدلەبیان تۆپباران کردووە و لە ئەنجامدا 14 کەسی سڤیل بریندار بوون. وەک وەڵامدانەوەیەک بۆ هێرشەکە تێرۆریستانی تەحریر ئەلشام هێرشیان کردوتە سەر هێزەکانی ڕژیم لە ناوچەی چیای کوردان لە باکووری لاستیە و 4 چەکداری ڕژیم و ئەفسەرێک لە هێرشەکەدا کوژراون. دواتر هێزەکانی ڕژیم جارێکی تر ناوچەکانی ڕۆژهەڵاتی پارێزگای ئیدلەبیان تۆپباران کردووە و لەو هێرشەدا 7 کەسی سڤیل گیانیان لەدەستاوە و 6 کەسی دیکەش بریندار. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.